ئێمە ئامادەین بۆ گفتوگۆیەکی زۆر جددی بە دڵێکی ساف بە مێشکێکی کراوە بەڵام دوای 25 ئەیلول ڕێفراندۆمی گەلی کوردستان لێرا کە لە 25 نۆی 2017 لەبارەی دیاریکردنی مافی چارەنووسی گەلی کوردستان بەڕێوەچوو هەنگاوێکی گەورەی مێژووی بوو بۆ کوردستانیان لە هەموو شوێنێکی جیهان لامان کە داسەدایەکی ناوچەیی و جیهانی گەورەشی لەسەر ئاستا هەڕەباڵاکانی سیاسی و دیپلۆماسی لێکەوتەوە بە شێوەیەک شانبەشانی هەڵوێستە سیاسیەکانی دەوڵەتان گفتوگۆ سەرەتاییە زانستی و فکریەکانیشی لەبارەی پرەنسیبی مافی دیاریکردنی چارەنووس سەر لە نوێ گەشاندەوە وەک ئایا کێ مافی دیاریکردنی چارەنووسی هەیە ئەو پرەنسیبە بۆ هەموو گەلانە یان تەنها ئەوانەی لەژێر دەسەڵاتی داگیرکاردا بوون لە چه کاتێکدا دەکرێت ئەو مافە پەیڕەو بکرێت و گەلێک پرسیاری دیکەش لایەکی دیکەشەوە لەسەر ئاستی ناوخۆیی ڕاق و دەستوری جارێکی دیکە بابەتی دەستوری بوون و نەبوونی ڕێفراندۆمەکەی توند کردەوە بەوەی ئایا ئەو ڕێفراندۆمە بنەمایەکی دەستوری هەبوو جێبەجێکردن و نەکردنی دەستور چ پەیوەندی بۆ مافەوە هەیە ئەوە سەر ڕێەوەی کە لێکەوتە و پەرچەکردارەکانی دامەزراوە فیدڕاڵیەکان لەسەر ئاستەکانی دامەزراوەی یاسادانان و جێبەجێکردن و دادواری لە هەمبەر ڕێفراندۆمەکەی گەلی کوردستان تاوەی لە 16 ئۆکتۆبری هەمان ساڵدا هێرشی سەربازی بەدوای خۆی دەهێنا ئەوە دەخوازێت کە هەڵسەنگاندنێکی یاسایانەی بۆ ئەنجام بدرێت تا دیاری بکرێت کە ئایا لە چوارچێوەیەکی ئاساییدا هاتبوون یان پەرچەکردارێکی تند و بێ پاساو بوو لە یادی ڕۆژە مەزنەکە هەرچەندە لەبارەی ڕێفراندۆمەکەوە خوێندنەوەی زۆری بۆ کرا بەڵام سەرۆک مەسعود بارزانی لە کتێبی بۆ مێژوو زۆر بەوردی و لێکدەنەوەی هەمە چەشنانەی ناوخۆیی و جەرەکی بۆ کردووە لە بەشی ئەنجامدانی ڕێفراندۆم لە کتێبی بۆ مێژوو سەرۆک بارزانی کە پێشەنگایەتی ڕێفراندۆمی دەکرد و نووسیویەتی ڕۆژی چوارشەممە هەفتی حوزەیرانی 2017 لە کۆبوونەوەیەکی مێژووییدا سەرۆکایەتی هەرێم و لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان و نوێنەری پێکهاتەکانی کوردستان بڕیارێکی مێژوویاندا و 25 ئەیلولی 2017یان وەک ڕۆژی ئەنجامدانی ڕێفراندۆم دەستنیشان کرد لە ڕاستیدا بەر لە کۆبوونەوەکە کەس نەیدەزانی کە لە چ ڕۆژێکدا ڕێفراندۆم ئەنجام دەدرێت دیاریکردنی ئەو ڕۆژە لەسەر پێشنیازی لایەنە سیاسیەکان و بەڕاوێژ لەگەڵ کۆمسیۆنی باڵای هەڵبژاردن و ڕاپرسی هەرێمی کوردستان بوو کۆمسیۆن بە ڕەچاوکردنی ئەو ڕێشوێنانی کە پێویستە بۆ ئەنجامدانی پرۆسەیەکی وەها مەزن پێویستی بە کات بوو نوێنەرانی کۆمسیۆن کە لە کۆبوونەوەکەدا ئامادەبوون و ڕایانگەیان لە نێوان 20 تا 30 ئەیلول ئەوان دەتوانن پرۆسەکە ئەنجام بدەن کۆبوونەوەکەش ڕۆژی 25 ئەیلولی بۆ بەڕێوەچوونی ڕێفراندۆم لە هەرێمی کوردستان و ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیداری هەرێم دەست نیشان کرد شیاوی ئاماژە پێدانە لایەنە سیاسیەکان لە کۆبوونەوەکەدا پێداگیریەکی زۆریان لەسەر ئەوە کرد کە پێویستە ڕێفراندۆم لە کەرکووک و ناوچەکانی دیکەی 140 بکرێت هەر لە کۆبوونەوەکەدا دوای دیاریکردنی ئەو ڕۆژە ئامادەبووان لەسەرەوە ڕێککەوتن کە بۆ مسۆگەرکردنی کۆدەنگی نیشتیمانی پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە و هەوڵی نەهێشتنی کێشە سیاسیە نێوخۆیەکان بدرێت لە هەمان کاتیشدا کار بۆ باشترکردنی بژێوی خەڵک و مۆچەخۆر و چین و توێژەکانی کوردستان بکرێت کۆبوونەوەکە بڕیاریشیدا ئەنجومەنی باڵای ڕێفراندۆم بە سەرۆکایەتی سەرۆکی هەرێم پێک بهێنرێت و حزبەکان لە ماوەی 5 ڕۆژدا نوێنەرەکانیان بۆ کۆمیتە تایبەتەکانی ڕێفراندۆم دیاری بکەن هەر لە کتێبی بۆ مێژوو ئاماژە بە ناوی 15 لایەنی سیاسی کوردستان بە پێکاتە جیاجیەکانیشەوە دراوە کە واژۆیان لەسەر ڕێککەوتنەکانی نێو کۆبوونەوەکە کردووە بێگومان ئەنجامدانی ڕێفراندۆمێکی وەها چارەنووساس بێگرفت و گوشاری دەرەکی نابێت بۆیە سەرۆک بارزانی لە کتێبی بۆ مێژوو باسی ئاڵنگاریەکان و کۆسپەکان دەکات و دەنووسێت پاشەوەی هەرێمی کوردستان 25 ئەیلولی وەک ڕۆژی بەڕێوەچوونی ڕێفراندۆم دیاری کرد هەوڵماندا پەیامی گەلی کوردستان و هۆکارەکانی وەرگرتنی ئەو بڕیارە بۆ لایەنە عێراقیەکان و نوێنەرانی وڵاتان و کۆمەڵگەی نێودەوڵەتی و دراوسێکان شی بکەینەوە لە مانگی حوزەیران و تەمووز و ئابی ساڵی 2017دا
لەگەڵ ژمارەیەکی زۆر لە باڵوێز و کۆنسۆڵی وڵاتان و میوانە بیانیەکان کۆبوونەوەیەکم هەبوو. هەروە لە ناوەڕاستی مانگی ئابیشدا شاندی دانوستانکاری هەرێم سەردانی بەغدای کرد و لەگەڵ سەرۆک وەزیران و لانی شیعە و سوننەکان بە وردی باسی ئەو پاڵنەرانەیان کردبوو کە هەنی گەلی کوردستانیان داوە بۆ ئەوەی بەرەو ڕیفراندۆم هەنگاو بنێ. هەروە سەرۆک بارزانی ئەمەژەی بە سەردانەکانی بۆ ئەوڕۆپا کردو و بۆ گەیاندنی پەیامی گەلی کوردستان و ڕایگەیاندووە کە ئەمە پەیامی خەڵکی کوردستانە. لەسەر کۆبوونەوەی سەحێلا سەرۆک ئاماژە بە کۆمەڵێک بابەتی گرنگ و کۆبوونەوەیەکی چارە نووساز دەکات و نووسیویەتی گرنگترین جموجۆڵە دیبلۆماسیەکانی مانگی ئەیلولی 2017 کۆبوونەوەکەی سەحێلا و تەلەفۆنەکان و نامەی تیلەرسن وەزیری دەرەوەی ئەمریکا و پەیوەندیە تەلەفۆنیەکەی وەزیری دەرەوەی بەریتانیا و پەیوەندیە تەلەفۆنیەکەی سەرۆک ماکرۆن سەرۆکی فەڕەنسا بوو. سەرۆک بارزانی لێرە باسی ئەو کۆبوونەوەیە دەکات کە لە شوێنێکی استراتیژی لەگەڵ نوێنەرانی وڵاتی ئەمریکا برێت مەگۆڕک ئەنجام دەدات. لە کۆبوونەوەکەدا لەگەڵ نوێنەری نەتۆیە یەکگرتووەکان و دۆگڵاس سلێمان باڵوێزی ئەمریکا لە عێراق، فرانک بیکەر باڵوێزی بریتانیا لە عێراق بەشدار بوو. وەک ئاماژە پێدراوە مەبەستی بەشداربوونی ئەم کۆبوونەوەیە هاندانی هەرێمی کوردستان بووە بۆەوەی ڕێگەی دیالۆگ بگرنە بەر. سەرۆک بارزانی دەڵێ بەڕوونی پێم گوتن ئامانجی ئێمە ئەوەیە بە شێوازی ئاشتیانە ببینە دوو دراوسەی باش و ڕیفراندۆمیش ڕێگەیەکە بۆ گەیشتن بەم ئامانجە. ئەگەر کۆمەڵگەی نێودوڵەتی و ئەمریکا ڕێگەیەکی دیکەیان هەیە بۆ ئەوەی ئێمە بگەینێتە ئەو ئامانجە ئەوە پێویست بە ئەنجامدانی ڕیفراندۆم ناکات. بەڵام پێشنیازەکەی ئێوە پابەندبوون و گرنگی تێدا نییە. هەر کاتێک ئالتەرناتیفێکتان هەبوو هەمان ئامانجی ڕیفراندۆم بپێکێ ئاوا ڕیفراندۆممان پێویست نابێت. نامەکەی وەزیری دەرەوەی ئەمریکا بۆ جەنابی سەرۆک مشتومڕێکی زۆری لە ناوەندەکانی ڕاگەیاندن و سیاسی نایەوە و خوێندنەوەی جیاجایی بۆ کرا. سەرۆک لەبارەی ئەم نامەیە نووسیویەتی لە ڕاستیدا نامەکە نامەیەکی فەرمی نەبوو بەڵکو ڕەشنووسی نامەیەک بوو کە برێت مەگۆڕ نوێنەری تایبەتی سەرۆکی ئەمریکا لە شەڕی داعش کە دواتر لە توێتێکدا سەرۆک ترامپ ئاماژەی بەوەدا بوو کە نایناسێت. دۆگڵاس سلێمان باڵوێزی ئەمریکا لە عێراق و چەند کەسی دیکە ئامادەیان کردبوو. دیاریش نەبوو کە ئایا نامەکە هەر لەلایەن وەزیرەوە پەسەند و ئیمزا دەکرێت یان نا. هەروەها نووسراوە گرنگی پێویستی تێدا نەبوو بۆ ئەوەی ئێمە بتوانین پشتی پێ ببەستین یا متمانی پێ بکەین و بەهۆیەوە بڕوا بە گەلەکەمان بێنین تا واز لە مافێکی ڕەوە و سروشتی خۆیان بێنن. بەدی لە پێشنیارکراوەکەی ناونامەکەی تیلەرسن لەسەر بنەمای دانوستاندن لەگەڵ عێراقدا دامەزرا بوو و هەڵوێستی ئەمریکاش پاڵپشتی کردنی ئەم دانوستانانە بووە. ئێمە زمونێکی دوور و درێژی دانوستان و ڕێکەوتنمان لەگەڵ عێراقیەکاندا هەبووە کە دواتر زۆر بە ئاسانی پشتگوێ خراون. هەر لەبارەی ئەم نووسراوەوە لە بەشێکی دیکەی نووسینەکەی سەرۆک بارزانی هاتووە. ئەوان ئامادە نەبوون یەک وشەی ڕێزگرتن بگۆڕن بۆ پاڵپشتی بۆیە جەنابی سەرۆک پێگوتن ئەگەر ئێوە نەتوانن یەک وشە بگۆڕن ئای چاوەڕوانیەوە دەکەن ئێمە بتوانین قەناعەت بە خەڵکی کوردستان بهێنین ڕیفراندۆم نەکەن. ئەزموونی سەرکردایەتی سیاسی کورد لەگەڵ ڕژێمە یەک لە دوایەکەکانی عێراق و هەڵوێستی سیاسیەکانی دوای نەمانی ڕژێمی بەعەس لەلایەک و کۆکردنەوەی هێزێکی زۆری سەربازی لە حەوێجە و بڕینی موچە و بودجەی هەرێمی کوردستان وای کرد کە ئاماژەکان نیشاندەری ئەوە بن حکوومەتی عێراق نیەتی خراپی لە ئەست هەرێمی کوردستان هەیە واتە ڕیفراندۆم بکرێت یان نە. ئەوان بەنیازی هێرشێکی بەرفراوان بوو بۆیە بە بڕیارێکی ژیرانەی سیاسیانە بە ئەنجامدانی ڕیفراندۆم تاپۆی ڕەشی کوردستانی بوونی هەموو ناوچەکانی هێنایە بەرهەموو بە دەستکەوتێکی مێژوویی تۆمار کرا. دوجار ڕۆژە مەزنەکە هات. لە بەرەبەیانی 25 ئەیلولی 2017دا هەوڵەتیان یاریمی کوردستان و ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم بۆ یەکەمین جار لە مێژوودا بە شێوەیەکی ئازادانە و ئاشتیانە و دوور لە توندوتیژی و خۆسەپاندن و ناسەقامگیری چوونە سەر سندوقەکانی دەنگدان و دەنگیاندا. ڕۆژی بەڕێوەچوونی ڕیفراندۆم زیاتر لە جەژن دەچوو.
جەژنێک کە هەموو هاوڵەتیانی کوردستان جیاوازی و ناکۆکیەکانیان بەلاوەنە و بەشداریان لە پرۆسەیەکی ڕەوە و مێژووییدا کرد. ڕۆژی ڕێفراندۆم ڕۆژی گەل و ڕۆژی هاوڵاتی و ڕۆژی تاک-تاکی کوردستانیان بوو. لە دەنگدانەکەدا ئیتر کەس دەنگی بە کەس و لایەن نەدەدا، هەمویان دەنگیان بە خۆیان و وڵاتەکان دەدا، دەنگیان بە یەکتر و بە نەوەکانی داهاتوو چارەنووسیان دەدا. ئەمە خۆی لە خۆیدا دروستبوونی ڕوحیەتی هاوبەشی نیشتیمانی و هاودەنگی بوو لە ناو هاوڵاتیانی کوردستاندا. داواکردنی ماف و پەیڕۆکردنی ماف و ئیرادە بوو. پێم وانییە لە ژیانی سیاسی گەلاندا هیچ شتێک لەوە پیرۆزتر بێ کە مافی دەنگدانی گەل پێڕۆ بکرێ و ئیرادەی گەل سەرکەوێ. بۆیە دەتوانم بڵێم ڕۆژی ڕێفراندۆم ڕۆژێکی پیرۆز بوو. مەبەست لە ئەنجامدانی ڕێفراندۆم ئەوە بوو کە عێراق و وڵاتانی ناوچەکە و جیهان ویستی ڕاستەقینەی گەلی کوردستان بزانن. کەس بڕیاری ئەوەی نەدابوو کە ڕۆژی دوای ڕێفراندۆم دەوڵەتێکی سەربەخۆ ڕابگەێندرێ، بەڵکو بۆ ئەوە بوو کە سەرکردایەتی سیاسی هەرێم ڕێپێدان و ڕاستپاردەی گەلی پێبێت بۆ قۆناغی داهاتوو لەگەڵ حکوومەتی ڕابکەونە گفتوگۆ و دیالۆگی کراوە. ئەو بابەتەمان بە ڕەشکەوی لەگەڵ بەغدە و ئەمریکا وڵاتانی تر باس کرده بوو کە ڕێفراندۆم بۆ ئەوەیە ڕێبە خەڵکی کوردستان بدرێت قسەی خۆیان بکەن. دوو ڕۆژ دوای ئەنجامدانی ڕێفراندۆم کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن و ڕاپرسی هەرێم ئەنجام بە بەلایەکانی ڕێفراندۆمی ڕاگەیاند و 92.73 دەنگدەران بە ئاڵێ دەنگیاندا بوو. لە ڕاستیدا ئەمە سەرکەوتنی ئیرادەی گەل بوو بۆ گەیشتن بە سەربەخۆیی. زۆرینەی هەرە زۆری خەڵکی کوردستانیان دەویست ئازموونە شکست خواردووەکان و نەهامەتی و زوڵم چیتر درێژەی هەبێ، بەڵکو دەوڵەتێکی سەربەخۆیان دەویست. ئەمە سەرکەوتنی پرۆسەی ڕێفراندۆم بوو. ڕێفراندۆم کاتێک شکستی دەخوارد ئەگەر گەلی کوردستان بە نەخێر وەڵامی پرسیارەکەیان دابایەوە. ڕێفراندۆم بۆ کەرکووک و ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێمیش سەرکەوتن و دەستکەوتێکی گرنگ بوو. باخی ئەنجامدانی ڕێفراندۆم و سەرکەوتنی لەو ناوچانە لەوەدا بوو کە سەرباری هەوڵی دەیان ساڵی عەرەباندن و تۆقاندن و سەرکوتکاری و پێشێلکاریە دەستوریەکانی دوای 2005، بەڵام ئیرادەی دانیشتوانەکەی بە هەموو پێکاتەکانیەوە بە دەنگێکی زۆڵاڵ ئەوەی حەق و ڕاز بوو بە جیهانیان ڕاگەیاند کە دەیانەوێت لەگەڵ دەوڵەتی سەربەخۆی کوردستاندا بژین. لەو ناوچانەدا پێکاتەی نەتەوەی و ئاینەکان و خوشک و برا عەرەب و تورکمان و کریستیانەکان دەنگیان بەوەدا کە لەگەڵ دەوڵەتی کوردستاندا بژین. ئیرادەی ڕاستەقینەی پێکاتەکان لە ڕۆژی ڕێفراندۆمدا دەرکەوت کە دەیانەوێت لەگەڵ ئەو دەوڵەتەدا بژین کە بڕوای بە پێکەوە ژیانی ئاینی و نەتەوەیی هەیە و شۆفینیەتی نەتەوەیی و تایفی ئاراستەی ناکات.